والله وەکارەکەی چ بوو هەولێر شەوتێکەکەم ئاستی زۆر باش پێشکەش کرد بەس ئەو تەغیراتانەکە مدەریب دەیکاتن ینی بە من زەی مستەفا قابیلی ینی شەشی زۆر ینی ڕەوا بوو ینی دەبایە شخصی خۆم نەدەبایە مستەفا دانیشتن نازانم وەزە سەبەبەکە و کارەکەسی ئەوزە نازانم چکە لە سورحەتی لا لە هەموو شتێکی مستەفا لە پێشەوە بوو یاریزان حسابی لە مستەفای لەگەر مستەفا دەچەوە پێش بە شێوەیەکی گشتی ئاست یانەی هەولێر زۆر باش بوو زۆر باش بوو لە خوای بەسیاد بی ئینشاڵڵا لە گەمەی گەرمەی تعویز دەکەینەوە ئینشاڵڵا ئەو ڕۆک و دەستەی هاندەران و بەڕێزیشتان وەکو هەمووشە لەگە ئۆلتراسیانەی هەولێر باشداری پەیامتان چییە لە هەموو هاندەران وەڵا پەیامان لە بۆ هەموو هاندەرانی هەولێرە هەیە و یەک دەست بوون یەک ڕنگ بوون و هەموو هەولۆ هەولێرەیە و هەر بژی هەولێر و هەموو لۆ هەولێرەیە ئەتوو ئۆتراس بی رابطە بی فلان بی فیسکە بیتن فەرموان چودە بەغدایە جەماعەتی رابطەی ئۆتراسا لێرەین ئەمەوە خزمەتیان دەکەین لێرە لەگەر یانی پێکەوە هیچ فەرقمان نییە ئەمە هەمومان هاندەرین ئەو ئامادەکاریە ئۆلتراس و دەستی هاندەران دەیکەن و لێرانە ئەم دار و دیواران هەمووی ڕازاندراونەتەوە مانای چی دەگەنێ بەڵای ئێوە گرنگیدانی زیاترین گرنگیدان لە بۆ یانێ وەرشی هەولێر و لە بۆ هەموو هاندەرانی کوردستان بێچاو لە عێراق بێچاو لە هەولێرە بکەن هاندەر بێفەرق و جوایزە لێرە بە هەموو ئەچی پاڵپشتی یانەکەی خۆیان دەکەن